پیاوێک مافەکانی ئۆرگەکانی تۆ چێ بەسەر هاوسەرەکەتەوە لە چەند خاڵێکە من ئەوەیە کە بەسەر هاوسەرەکەمەوە من داوای چی شتێکم کا و پێویستەکانم بۆ جێبەجێ بکات و ئیشی خۆی بەجێبجێ کا منیش ئەرکەکەم ئەوەیە کە ئەو ژێرکەکەی ئەوەیە ئەو داوای چی شتێکی کرد من بۆی بەجێ بکەم جا ئەمڕۆ شت زۆری بە مەسەلەی مالیەیە مالیەکەت هەبێ و پیاوەکە تێگەشتوو بێ هەموو شتەکان بەجێ ئەڕوە هاوسەرایەتی زۆر پیرۆزە جوانترین شتە کە ئیسلام دایناوە ئەبێ ئەو ئەوسەرێ ژیانی ئەو پیاوە ئەبێ پاداشی ئەو پیاوە باتەوە ینی قسەیەکە بە قسەی بکە نە قسێ بکە بە قسەی نەکە و دوایی لە بینانە بێ بە ناخۆشی و بێ بە مەسەلەی جابوونەوە با خزمەت کا و تۆ بۆ ئەو باش بێش بۆ تۆ باش بێ ئەو کابانی ماڵە و تۆش ئیمڕۆ پێویستی ژیانی ماڵ و مناڵ لەسەر تۆیە کە خزمەتی ئەو ماڵە بکەی و ئافرەتە بکەیت و ئەویش هەر وەکو تۆ وابێ لە ماڵاو وەڵڵا ئەویش ئەبێ وەکو ئەو پیاوە هاوسەرێتی لەگەڵیا بێ و هاوگیرێتی لەگەڵیا بێ و هیچ نوقسانێکی نەبێت کەم و کوڕیان نەبێت تۆ ئەتەوێ هاوسەری ژیانتە لەگەڵ یا بژی ئەو چی پێویست بوو ئەڵێ بەسەر چاو جار وایە ڕاو پرس بەوەکەی لەوانی ئەقلی ئەو باشتر بێ لە عقل تۆ لە بەعزە شتێکە هەیە وەکو یەکوان مافیان وەکو یەک وایە مافی پیاوەکە چەندێکە بەسەر ئافرەتەکە ئافرەتەکەش ئەوە نەمافی هەیە وەڵای مافی ئەوەیە کاکە ئێستا من هەتاوەر حەماڵیەکەم ئیشی بۆکەم تێگەی ڕۆژانە ئیتر ئەویش لە چی واجبەکەی لەسەر ئەوەی کاکە خزمەت بکە و ئێواران بێمە بڵێ کاکە ئەم پیاوە ئەزێتی بۆ من کێشاوە وایەنە ماڵ و مناڵ بەخێوەکە خۆی هیلاکەکە وایەنە ئەویش ئەبێ ڕێزە من گەمنی ڕێز لەوە بگرم بەخێوکردنی کاکە خۆ چیە ماڵ و مناڵ بەخێوەکە نانەکە و جلە شۆرێ و هاوسەرمە بڵین ژیان ئەبێ ژیان یەکتری بە یەکەوە بەڕێوە بەرین و پێویستە کەسەکان ڕێزدەیەک بگرن لە هەر ڕەگەزێ بن لە هەر نەتەوەیەک بن لە هەر دینی و ئاینێک بن بەڵام گرنگەوەی پیا و مافی خێزانەکەی دابین بکە لە هەمان کاتیشان مافی مناڵەکانیشی دابین بکات ئەو هاوسەرەکەمە بێت بیپارێزم وەکو چۆن ئینسان بینی خۆیە پارێزێت هەموو حەقێکی بەسەرمەوەیە چکاو شەریکی حیاتمە وەنیە اینجا هاوسەرەکەم ئەوەی کەوا شەرع و قانون دای نابێت من داومەتێ ینی مافێکی وای بەسەر منۆ نەماوە کە بڵێم ئەمە غەدرم لێ کردو و نەمداوەتێ مارەیە داومەتێ حسەی ماڵە داومەتێ ئەوەی کە پێویستی بێ داومەتێ ئەوەی کە لەتوانان بێ بۆم کردووە ئەبێ پیاوەکە چی بە ژنەکە بڵێ ژنەکە تاعەتی بکە پیاوەکەش ئەبێ ژنەکەش چی و پیاوەکە بە قسەی بکە یانجی بەدڵی یەکتری بجوڵێنەوە نەک ئەوەی بڵێ من وڵا پیاوەکە بڵێ وەڵام من بە قسەی تۆ ناکەم ژنەکە بڵێ بە قسەی تۆ ناکەم ئەوە گون ناگونجان نیتیایە زۆری تەلاقەکان لەسەر ئەو شتەیە هەر کەسێ خۆی بە گەورە ئەزانێ هەر کەسێ خۆی بە هین ئەزانێ هەموو هاوسەرێک بەسەرێکەوە هەیەی مافیان هەیە بەسەرێکەوە چژن بێت چ پیاو بێ مافی هاوسەر بەسەر پیاوە ئەکی زۆر گرانە ئەبێ هاوسەرەکەی لێ ڕازی بێ کە لێ ڕازی بێ خۆ پێغەمبەری زۆر ڕازیە وەڵا ئەرکانی ئەو بەسەر منوە من ئەخەرەوانی ئەو بەسەر منە من کردنەوە بووی فقط ئەویش ئەرکی بەسەر و ئابێتی من بەجێ بگەێنێت وەنیە وەڵا من ئەرکم بەسەر ئەوەیەکەوە ئەو ئافرەتە خزمەتم کە ئەو ئافرەتە بەدەمەوە بێ ئەو ئافرەتە بێ قسەی منەکە ئەمافی ئافرەتیش ئەوەیە کە منی شەڵێم میسا ئافرەتەکە چی پێویستیاتی هەیە دابینیکەی ئەنجا بێ ڕێز لە من ڕێزی لەو بگرم و ئەنجا کاکە خۆمە هین نییە کراسێ نێ بڵێ فڕێ ئەبێ لەگەڵ یا بگونجێت و ئەیوایان ناکاک تەواوکەری یەکترین لەبەرەوەی کە تەواوکەری یەک نەبێت تۆش حەقی ئەو بەتو بە جۆرەی ئیسلام قسەی خۆشە دەری تۆ فەرموویت یعنی هەموو ژیانێکی بڵێن لە سونەتی خوا پێغەمبەر چۆن بێت تۆ جێبەجێکەیت وەڵی مافەکانی ئەوە چێ دڵی ڕازی کە حەقی خۆی بیتێ و لە بەعزە شتێک عەقلی پیاوەکە باشترە ئاوە ڕێیان ئاوایە وەڵا بەعزە جارێ عەقلی ژن هەستی زیاترە بۆ ئەو شتە لە هینی پیاوە بەعزە جارێک هەموو جارێ لە بەعزە ئیشێکە ئاوایە برێک بی لەگەڵیان نەک ئەوەی بڵێ تۆ بڵێ سیر و ئەو بڵێ پیازیان ئەو بڵێ وەڵام من نایکەم و تۆ بڵێ ئەبێ ئەو ئیشە بکەیت ئەبێ هەردووکتان ئەو کەوتی نایکەم من بێت و قسەی لەگەڵاکەی بۆچی نایکەی سەبەبەکەی چی ئەو ئیشە ناکەی ئەوەیە وانە ئیشە مالەکەش نەبێ و ئافرەتەکە داوای زیاکە ئەوە شتەکە لەوان ناگونجانە دژی پیا و بڕۆ سێری بەردەمی محکەمەکان کە بەدەیان و سەدان تەلاقەیە هەمووشی تەشجیعی ئەم شتانەیە من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوانیم هاوسەرەکە چ مافێکیە بەسەر تۆوە سەرەکەم لەگەڵ خۆما وەکو خۆم مامۆستایە و زۆر بەڕێزە و ئەی خەمە سەر چاو